ئەو دەسەڵاتەی کە موچە و بودجە و ژیانی خەڵکی نەهێشت بێشەرمانە لە دەرەوەی قانون ئێسەیەوێ بەردەوام بێت. ئایا ئەمانە کە ملیارەها دۆلاریان دزی و بردیانە دەرەوە ئێسش تەنەزولیان لە هەموو شتێک کردووە بۆ حکوومەتی عێراق بۆ زانیاریتان وتوانە ئێوە سنوورمان بۆ دیاریکەن کە سنووری 2003 نەک 14 سنووری سەردەمی سەدام حوسەینە نەک 14 بەس دەست بەسەر پارە دزراوەکانمان ئەمەگرن لێکۆڵینەوە لە ڕەسمالەکانمان لە تورکیا مەکەن چی ئەڵێن ئەیکەین. ئەمانە ئێستا هەموو تەنەزولێک بۆ حکوومەتی عێراقیەکەین لە بری ئەوەی ئەو ملیارەها دۆلارەی کە لە سویسایە لە ئەڵمانیایە لە تورکیایە ئەو هەموو مڵک و ماڵی لە ئەمریکایە ئەو هەموو پرۆژەی لە دەرەوەیە کە پارەکەی لە چەندین شوێنی جیاوازەوە براوە دەستی بەسەر نەکرد. دڵنیاتانەکەمەوە ئەمانە هەموو تەنەزولێکن بە موچەی خەڵک بە ژیانی خەڵک بە خاکی کوردستان. ئەمانە ڕوڕەش و سەرشۆڕی بەردەم 2000 شەهیدی شەڕی داعشن چونکە بە شەو ڕۆژێک هەمویان دۆڕان. ئەمانە ڕوڕەشی بەردەم هەموو خێزانە شەهیدێکن. ئەم قیادە فاشیلە شکست خواردووە دەستپیسەی یەکێتی و پارتی تەنەزول پێ بکە دەستگرتنە بەسەر پارە دزراوەکانیانە. ئەوە تا کە حکوومەتی عێراق لە ڕێگەی دەستەی نەزا و دیوانی چاودێری و سەفارەتەکانەوە ویستی پارەکانیان بلۆکە لە بەخا دوێنێ چوو لە تورکیا ویست دەست بەسەر مڵک و ماڵەکانیانە بگرێت یەکسەر تەسلیم بوون ڕازیم بوون بەوەی بگەڕێنەوە بۆ سنووری 2003